سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئێوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران لەگەڵمان بن فەرمون بۆ بینینی دوای ناوبڕێکی کورت زوو دێینەوەلاتە. شاهي زلفانم شداشن وتواكر شاو بكل اي وتواكر شد قلت وابيار حياة ميلي من سارك امن درج بخسارك شداشن وتواكر شاو بكل وتواكر شداشن وتواكر شاو بكل يارم آرامي جانا أمشى وملامي وانا يارم آرامي جانا أمشى وملامي وانا شدشل بوشواكي شاوبكي بوشواكي شدشل بوشواكي شاوبكي بوشواكي ولدود قرد وكشو شي بلود ميوانا وهات ولدود قرد وكشو شي بلود سركمي او جوانا وكي براري شارادود سركمي او جوانا وبراري شارادود شدشل بوشواكي شاوكي بوشواكي شدشل بوشواكي شاوكي بوشواكي شقت وابا يا الحياة ميلي من بساكي أمن الدرد داياكي شوقه سحراجينه رومة بوري فرجينه شوقه سحراجينه رومة بوري فرجينه هلاك هالكس بيبينه هلاك هالكس بيبينه شدشل بوشواكي شاوبكي بوشواكي شدشل بوشواكي شاوبكي شقت وابا يا الحياة ميلي من ساكن أمن الدرد
بینەرانی ئازیز بەرەبەرە لە ڕۆژی یەکی مانگی مەی ڕۆژی جەژنی جیهانی کرێکاران نزیک دەبینەوە. کرێکارانی پێشڕە و هەر لە ئێستاوە لە ئێران لە کوردستان لە سەر تاسەری جیهان خەریکی خۆ ئامادەکردنن بۆ بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی ئەو ڕۆژە مێژوویە. بەرنامەی ئێمەبینەرانیش بە نۆبەی خۆی لە چەند بەرنامەی داهاتوودا هەرجارە و وتەیەکتان لەم بابەتەوە بۆ ئامادە و پێشکەش دەکات. لە بەرنامەی هەفتەیەشماندا کورتەیەک بە مێژووی ئەم ڕۆژە جیهانیەدا دەچینەوە. گرنگی ئەو بابەتە لەوەدایەکە لە نووسینی یەکێک لە پایە بەرزەکانی خەبات بۆ ڕزگاری چینی کرێکار ڕۆزا لۆکسامبۆرگە. ڕۆزا لۆکسامبۆرگ ڕێبەری حیزبی ئێسپارتاکیستی ئاڵمان بوو. ئەو حیزبە کۆمونیستە بوو کە شۆڕشی 1990 ئاڵمانی ڕێبەری کرد. بەداخەوە ئەو شۆڕشە سەرەڕای سەنگەرگەلێکی گرنگ کە بەدەستی هێنا، سەرەڕای بەشداری ملیۆنها کرێکاری ئاڵمانی تێیدا شکستی خوارد و خەڵتانی خوێن کرا. ڕۆزا لۆکسامبۆرگ لەگەڵ هاوڕێی هاوسەنگەر و دێرینی کارێل لێبکینشت لە حاڵێکدا کە بەدیل گیرابوون لەلایەن هێزەکانی دار و دەستەی بورژوازی دەسەڵاتدار بە شێوەیەکی دڕندانە کوژران. ئەو کورتە مێژوویە پێشکەش بە یادی ئەو دوو قارەمانەی ڕێگەی ڕزگاری کرێکاران لە چەوسانەوەی سەرمایەداریە. بیرۆکەی هیوابەخشی کەڵک وەرگرتن لە جەژن و تەعتیلی وەک ئامرازێک بۆ بە سەرکەوتن گەیاندنی خواستی 8 ساعات کاری ڕۆژانە یەکەم جار لە ئوسترالیا لەدایک بوو. کرێکاران لە ساڵی 1856 بڕیاریاندا وەک سمبولی 8 ساعات کاری ڕۆژانە لە یەک ڕۆژی دیاریکراودا دەست لە کار بکێشنەوە، لە دەوری یەکتر کۆ ببنەوە و شایی و خۆشی بکەن. کرێکاران ڕۆژی 21 ئاڤریلیان وەک ڕۆژی جەژنی 8 ساعات کاری ڕۆژانە دیاری کرد. کرێکارانی ئوسترالیا لە سەرەتادا ئەو ڕۆژیان تەنیا بۆ ساڵی 1856 ڕاگەیاند بوو، بەڵام ئەو یەکەم جەژنە وەها کاریگەریەکی قوڵی لەسەر جەماوەری کرێکاری ئوسترالیا دانابوو و وەها ورەی کرێکارانی بەرز کرد بۆ کە بڕیاریاندا هەموو ساڵێک ئەو ڕۆژە جەژن بگرن. بەڕاستی بێجگە لە ڕاوەستاندنی چەرخی کار بە بڕیاری خودی کرێکاران چ شتێک دەیتوانی ورە و باوەڕ بەخۆ لە نێو کرێکاراندا بەرێتە سەرێ؟ چ شتێک دەیتوانی زیاتر لە مارشی لەشکری چینایەتی کرێکاران بوێری بڕوا بەخۆ بەم کۆیلە هەتایانی نێو کارخانەکان و کارگاکان ببەخشێت؟ بەم جۆرە بیرۆکەی جەژنی کرێکاری زۆر زوو قبول کرا. سەرەتا لە ئوسترالیاوە دەستی پێکرد و دواتر بۆ وڵاتانی دیکەش تەشەنەیسەند، هەتا سەرنجام هەموو کرێکارانی جیهانی داگرت. سەرەتا کرێکارانی ئەمریکا ئەزمموی کرێکارانی ئوسترالیایان تاقی کردەوە و لە ساڵی 1886دا بڕیاریاندا کە لە ئەوڵی مانگی مەیدا بە شێوەیەکی سەرتاسەری دەست لە کار بکێشنەوە. لەوێ 200,000 کرێکار دەستیان لە کار کێشایەوە و لەسەر خواستی 8 ساعات کار پێداگریان کرد. بەڵام سەرکوتی پۆلیس و ئاسەنگیەکانی یاسای بورژوازی بۆ چەندین ساڵ پێشی بە دووبارەبوونەوەی خۆپیشاندانی کرێکاری لە ئەمریکا لەوەها ئاستێکداگرت. بەو حاڵەشەوە کرێکاران لە ساڵی 1888 بڕیاریاندا دیسانەوە مەراسمی یەکی ئەیار جەژن بگرن و ڕێوکەوتی یەکەمی مانگی مەی ساڵی 1890 بۆ ئەو ڕێوڕسمە دیاری کرد. هاوکات بزوتنەوەی کرێکاری لە ئوروپا لە حاڵی گەشەدا بوو. بەهێزترین ڕنگدانەوەی ئەو بزوتنەوەی لە کۆنگرەی نێونەتەوەی کرێکاران لە ساڵی 1889دا بوو. ئەو کۆنگرەیە بە بەشداری 400 نێونەر بڕیاریدا خواستی 8 ساعات کاری ڕۆژانە بە یەکێک لە گرنگترین خواستەکانی کرێکاران دابنێت. دواتر لاوین لە ناوچەی بۆردۆ وەک نێونەری یەکێتیە کرێکاریەکانی فەڕەنسا بەڕاگەاندنی بڕیارنامەیەک داوای لە کۆنگرە کرد کە داخرانی کار لە ڕۆژی یەکی ئەیاردا بخاتە دەستوری کاری هەموو کرێکارانی جیهانەوە. دواتر نێونەری کرێکارانی ئەمریکا بە پێداگری لەسەر پێشنیاری هاوڕێی کرێکاری خۆی داوای لە کۆنگرە کرد کە کرێکاران لە ڕۆژی یەکەمی مانگی مەی ساڵی دواتر واتە 1890 مانگرتنێکی گشتی بەڕێوە بن. بەم شێوەیە کۆنگرەی ئەنتەرناسیۆناڵی یەکەم ڕۆژی جیهانی کرێکارانیان دیاری کرد. هەروەک 3 ساڵ پێشتر لە ئوسترالیا کرێکاران ئەم جارەش خۆپیشاندانیان تەنیا بۆ ئەو جارە ڕاگەیاند بوو. کۆنگرەی ئەنتەرناسیۆناڵ بڕیاریدا کە کرێکارانی هەموو جیهان پێکەوە بۆ گەیشتن بەخواستی 8 ساعات کاری ڕۆژانە لە یەکی ئایاری ساڵی 1890دا خۆپیشاندان بەڕێوە بن.
کەس قسەی لەسەر دووبارە بوونەوەی تعتیلی بۆ ساڵانی دواتر نەدەکرد. تەبعەن کەسێک نەیدەتوانی پێشبینی ئەو بکات کە ئەو بیرۆکەیە بەم ئاسانیە دەتوانێت سەر بکەوێەوە بە خێرایی لەلایەن هەموو چینی کرێکارەوە بەڕێوە بچێت. بەم حاڵەشەوە تەنیا ئەوە بەس بوو کە کرێکاران بۆ یەکەمین جار جەژنی یەکی ئێر جەژن بگرن هەتا هەمووان سەرنجی بەرەو لای ئەو ڕۆژە ڕابکێشرێ و حەز بکەن کە جەژنی یەکی مەی دەبێ هەموو ساڵێک و بۆ هەتایە بەڕێوە بچێت. یەکەمی مانگی مەی بانگەوازی بۆ خواستی 8 سەعات کار دەرکرد. بەڵام تەنانەت کاتێکیشکە کرێکاران ئەو داواکاریەیان بەدەستهێنا یەکەمی مانگی مەی کۆتایی پێنەهات تا کاتێک کە خباتی کرێکاران لە دژی بورژوازی و چینی دەسەڵاتدار درێژەی هەبێت تا کاتێک کە کرێکاران بە هەموو خواستەکانی خۆیان نەگەن یەکەمی مانگی مەی ڕۆژی ڕنگدانەوەی ئەو خواستانە دەبێت. کاتێکیش کە ڕۆژانێکی باشتر بگات ئەو کاتێک کە چینی کرێکاری جیهانی لە ژێر چەوسانەوەی بورژوازی ڕزگاری بێت بێگومان ئەو کاتەش مرۆڤایەتی ڕۆژی ئەوەڵی مانگی مەی بۆ ڕێزگرتن لە خەباتی دژوار و پڕمەینەتی ڕابردوو جەژن دەگرێت. دوای ناوبڕێکی کورد دێنەوە وڵاتە. پێشەوە بۆ خیابان وەڕۆژی ئەوەلی مەیە بۆ پێشەوە بۆ خیابان وەڕۆژی ئەوەلی مەیە بەرەو مەیدانی پڕکۆرۆژ بۆ پێشەوە بەرەو مەیدانی پڕکۆرۆژ بۆ پێشەوە با بلەرزی سەر تاپە شەر قەدەشلەکی دڵیشان با بلەرزی سەر تاپە شەر قەدەشلەکی دڵیشان وەرن هەموو هاڵا بەدەست بە هەنگاوی فتە وەرن وەرن هەموو هاڵا بەدەست بە هەنگاوی فتە وەرن بوومە لەرزە ساوەرن لە کارگەکان وە دەرکەون دەستوچە کوش وە دەست وەرن بۆ ئاڵای سۆر بە بدرۆشێ سووری گەشێت بۆ ئاڵای سۆر بە بدرۆشێ سووری گەشێت بۆ پێشەوە دەنگ هەڵێنا بە سرودێک دەنگ هەڵێنا کە لە دەریای دڵی کریکاران هەڵخوڵی بۆ پێشەوە دەنگ هەڵێنا بە سرودێک دەنگ هەڵێنا کە لە دەریای دڵی کریکاران هەڵخوڵی
كحوايا دي ميدان وخيابان وروجي أولي ميان سهاريان وبيشوا برو ميدان وخيابان وروجي أولي ميان وبيشوا وخيابان وروجي أولي ميان وبيشوا وخيابان وروجي أولي ميان برو ميداني پرخروش وبيشوا برو ميداني پرخروش وبيشوا وبالارزي سرطافا شرقاداشلaki دليشان وبالارزي سرطافا شرقاداشلaki دليشان ورن همو حالا بداست بحنگاوی فتورید ورن همو حالا بداست بحنگاوی فتورید وما لرزا ساورید نکارگا کان کودر کوید دستوچا کش و دستورید و آلی سور ما بدروشی سوری گشید و آلی سور ما بدروشی سوری بینەرانی ئازیز ئێستاش لەم بەشەدا قسە و باسێک سەبارەت بە خاڵە سەرەکیەکانی بنەمای سیاست و ئیستراتیژی کۆمەڵە لە بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستان دەست پێ دەکەین. گرنگی ئەو باسە لەوەدایە کە هەڵوێستی کۆمەڵە، تاکتیک و سیاسەتی کۆمەڵە، بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارێتی جەماوەر هەموو پشتی بەم سەرەتانەوە بەستووە. سەرنجتان بۆ ئەم بەشە لەم بەرنامەشدا ڕادەکێشین. کرێکاران، خەڵکی زەحمەتکێش و ژنانی ستەمدیتووی کۆمەڵگا هێزی سەرەکی بەرەو پێشبەری خەباتن بۆ کۆتایی هێنان بە ستەمگەری نەتەوایەتی. بە هێزی وشیاری و سازمانیابی شۆڕشگەڕانەیە کە خەڵکی کوردستان لە کۆتوبەندی ستەمگەری نەتەوایەتی ڕزگاریان دەبێت. دەخاڵەتی زلهێزەکان و مەیداندان بە دەخاڵەتی دەوڵەتانی ناوچەکە کە هەر کامە و بە شوێن بەرژەوەندی تایبەتی خۆیانەوەن مەترسیەکە کە ببەردەوام هەڕەشە لە بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردەکات لە بەشە جۆراوجۆرەکانیدا. کۆمەڵە شێلگیرانە سەبارەت بە دەخاڵەتگەری هێزە دەرەکیەکان و مەترسیەکانی سەرچاوەگرتوو لەیانەوە بۆ سەرخەڵکی کوردستان لە بەشە جۆراوجۆرەکانیدا هۆشداری ئەدات. کۆمەڵە زیانباربوونی سیاسەتی ئەو بەشە لە حیزب و سازمانە سیاسیەکان کە بە جێگای پشتبەستن بە هێزی ڕاستەوخۆی خەڵک تۆی خۆشباوەڕی بە دەستێوەردانی هێزە دەرەکیەکان دەچێن و حاڵەتی چاوەڕوانی و دەست لە سەردانان ڕەواج پێئەدەن شێلگیرانە بۆ خەڵک ڕوونی دەکاتەوە.
سەرەڕای ئەوەی کە خەڵکی کورد لە ژێر ستەمی نەتەوایەتیدان و بۆ ئەم مەبەستەش لە دژی دەوڵەتانی ناوەندی خۆیاندا لە خەبات و تێکۆشاندان، بەڵام هەر کامە و بە حکمی بارودۆخی عینی تایبەتمەندی کۆمەڵایەتی سیاسی، ژێئۆپۆلیتیکی، ڕژیمە سیاسیە دەسەڵاتدارەکان ناتوانن خاوەنی یەک ئیستراتیژی وەک یەک بن. کۆمەڵە وێڕای بەڕەسمی ناسینی ئەم ڕاستیە لە گۆشەنیگای بەرژەوەندی کرێکاران و خەڵکی ستەم دیتووە ئەم ئیستراتیژیە سیاسیانە هەڵدەسەنگێنێ. بەهۆی بارودۆخی مەوجود لە هەر کام لە وڵاتانی ناوچەکەدا خەباتی خەڵکی کورد ناتوانێت لە خەباتی سەرتاسەری لەم وڵاتانەدا جیاواز بێت. مێژووی ڕاستەقینەی ئاڵوگۆڕەکان لە وڵاتانی سووریا، تورکیا، عێراق و ئێران نیشانی ئەدات کە تەنیا کاتێک کە دەوڵەتانی ناوەندی تووشی قەیران بوو بێتن و یان بە هەوهۆکارێک لاواز بوو بێتن، بۆ بزوتنەوەی خەڵکی کوردیش دەرفەتێک ڕەخساوە و هاوسەنگی هێز بە قازانجی ئەوان گۆڕاوە. لەم ڕۆوە ئێمە سەرجەم خەڵکی کوردستان بۆ بەشداریکردنی چالاکانە لە خەبات بۆ گۆڕینی دەوڵەتی ناوەندی و هاوپەیمانی لەگەڵ هێزە پێشڕە و پێشکەوتن خوازەکان لەم کۆمەلگایانەدا بانگەواز دەکەین. ژین و
نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن بەرنەوە شەقامەمان مەشمەینەتی نابێ ئەبد ژیمان پڕکار لە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان ژین و بەشی نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشخۆران وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان کۆڵیشانمان ناڕووخێنێ ورای بەرز و مافی ڕوونمان ئەو دەمەی دەمانەوێ ڕووکەینە و شەقامەکان ڕۆژێگارێک هەمردن شانازی و کۆڵنەدان بۆ تەڕەمزی سووری پیاوان و شوێنەکان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان دابینبوونی بارودۆخێک کە خەڵکی کوردستان لە هەر کام لە پارچەکاندا بتوانن ئازادانە و بە دوور لە هەر چەشنە گوشار و هەڕەشەیەک سەبارەت بە چارەنووسیان بڕیار بدەن لە گرەوی دیموکراتیزەکردنی کەش و فەزای سیاسی سەرجەم ئەم کۆمەڵگایانەدایە کە ئەمڕۆ خەڵکی کورد تیاندا دەژین. ئەمەش بەبێ خەباتی چینی کرێکار و بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان کە بە شێوەیەکی عینی بە مەسیری دابینبوونی داخوازی و ئازادیە دیموکراتیەکاندا هەنگاو دەنێت و لە مەیدانە جۆراوجۆرەکاندا نیزامی سیاسی حاکم تووشی کێشەدەکان ممکن نییە. لەم ڕۆوە پێکهێنانی هاوپەیمانی و هاوپشتی لەگەڵ بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لە ئاستی سەرتاسەریدا لە زومرەی پێداویستیەکانی بەرەو پێشچوونی بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان لە خەبات بۆ سڕینەوەی ستەمی نەتەوایەتیە. دەوڵەتانی حاکم لە وڵاتانەدا کە خەڵکی کوردیان تێدا دەژین سەرەڕای ناکۆکی و دژایەتی بەرژەوەندی کە بە شێوەی ئاسایی بەیەکەوە هەیەنا بۆ تووشی شکستکردنی بزوتنەوەی خەڵکی کوردستان بەیەکەوە هاوپەیمان و هاوکارن و خەریکی پیلانگێڕیەکانیان تا ئەو جێگایە دەچێتە پێشێ وا درێژەی ئەبێت کە هێز و حیزبە سیاسیەکان لە دژی یەکتر بەکاردێنن و کلێن و
دووبەرەکیەکان قوڵتر دەکەنەوە. خەبات لە دژی ئەم سیاسەتەی دەوڵەتانی حاکم لە کوردستان و پوچەڵکردنەوەیان یەکێک لە پایەکانی استراتیژی بەرامبەر بە پرسی کورد لە ناوچەکەدا. بۆ ئەنجامدانی ئەم ئەرکە لە هەر قۆناغێکی دیاریکراودا ڕێگای گونجاو حتمەن پێشنیار دەکات. ام شرجینه ام بگابین بهتر پیش دادشن بدل کتین ام شرجینه ام بگابین بهتر پیش دادشن ام باشی یا بری یارشتا بیشی کوشه لاته خوشتی بینین در کشی پاشتیان بنیر افتی چوان ببزم بربز تیر کاسور ایدینه خونه اف نجی خیال اف ستر کار رزگار بونه سور دیام بز رفی کار گیرانه ویلاتی میجی همو جیانه دیام بز رفی کار گیرانه ویلاتی میجی همو جیانه امی بکن شر زوری پاشن لیسر می آلام لینی نزمی بلند کن آلامه فرو فر بلند کن راکن آلامه بر بیجور املی ایرو خینن ام سبی در خینن. کۆمەڵا بەپێی ئەرکێکی ئەنتەرناسیۆنالیستی و چینایەتی کە لە ئەسوێتی بۆ دۆزینەوەی هاوپەیمانانی بەردەوامی خۆی لە بزوتنەوەی بەشەکانی دیکەی کوردستاندا لە نێو کرێکارانی وشیار و کۆمونیستەکاندا دەگەڕێت و شێلگیرانە دیفاع لە ویست و داخوازیەکانی چینی کرێکار دەکات. هەروەها کۆمەڵە داکۆکیکاری پەیگیری ئازادیە مەدەنی، سێکۆلاریزم و جیایی دین لە دەوڵەت، لاچوونی ستەم لە سەرژنان و سەرجەم ئازادیە دموکراتیکەکان لە ناخی بزوتنەوەی خەڵکی کوردستاندا دەبێت. کۆمەڵا پێداگری لەسەر ئەو ڕاستیە دەکاتەوە کە سۆسیالیزم و شۆڕشی پەیگیری سۆسیالیستی تەنیا زامنی دەسڕاگەیشتن بە ڕزگاری و ئاسایش و بایەخە ئینسانیەکانە. استراتیژی کۆمەڵە بۆ ڕزگاربوونی خەڵکی کوردستان لە ستەمی نەتەوایەتی دەستەبەربوونی واها ئامانجێک ئاسان دەکات. لێوە کە ڕژیمە سەرکوتگەرەکانی خەڵکی کورد ماف و ئازادیە سەرەتاییەکانی خەڵک بە لەشکەرکەشی و زەبر و زەنگ سەرکوت دەکەن، لێوە کە هێزە چەکدارەکان وەک هێزێکی داگیرکەر لەگەڵ خەڵکی کوردستان هەڵسو کەوت دەکەن، خەڵکی کوردستان مافی خۆیانە بۆ دیفاع لە خۆیان دەست بۆ چەک برن و دیفاع لە ماف و کەرامەتی ئینسانی خۆیان بکەن، مافی خۆیانە چەکدار بن و هێزی چەکداری جەماوەری لە ژێر هیدایەت و ڕێبەری شۆڕا خەڵکیەکاندا ڕێک بخەن. Büyüktür halkın elleri, sımsıcak elleri. Uzanır kör hücreye, sarar yaralı bedeni. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına. Kavga derde deva için, birimiz hepimiz için. Hepimiz birimiz için.
sesini namerdin, adı olur adaletin. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için. Yazılsın bir kez daha tarihin ak sayfasına, kavga derde deva için, birimiz hepimiz için, hepimiz birimiz için. خەڵکی کوردستان دەست نادەنە توندوتیژی، بەڵام لە بەرامبەر توندوتیژیدا ڕادەوەستن و دیفاع لە کەرامەتی ئینسانی خۆیان دەکەن. کۆمەڵە ئەو مەیلە لیبرالیانەی کە لۆمەی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی لە دەستبردن بۆ چەک و خۆڕاگری چەکدارانە لە بەرامبەر هێرشی دەوڵەتی ناوەندیدا دەکەن ڕەت دەکاتەوە. بەڵام لە هەمان حاڵدا جەخت دەکاتەوە کە پێویستە هێزی چەکداری حیزبەکان جێگای خۆیان بدەن بە چەکداربوونی گشتی و هێزی چەکداری ژێر فەرمانی ناوەندەکانی دەسەڵاتی جەماوەری. دوای ناوبڕێکی تر دێنەوە خزمەتان. زۆر بەداخەوە ئاگادار بووین کە ڕۆژی پێنجشەممە 18 مانگی خاکەلێوە کاک مستەفا نەقیب کەسایەتی خۆشنێوی شاری سەردەشت و هەموو کوردستان بە نەخۆشی دڵی لە لێدان کەوتو بۆ هەمیشە بەجێهێشتین. کاک مستەفا نەقیب جگەل لەوەی کە باوکی دوو پێشمەرگەی ئازیزی کۆمەڵا هاوڕێیان جەمیلە و مەسعود بوو، سەرجەم بنەماڵەکەی بەهۆی پەیوەندیان بە کۆمەڵەوە لە ماوەی زیاتر لە 4 دەهەی ڕابردوودا تووشی ڕەنج و ئازاری زۆر بوون. کاک مستەفا نەقیب لە ڕۆژانی سەخت و ئەنگوستە چاودا خزمەتی خەڵک و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی کردووە و ژیانێکی پڕ لە سەروەری و پڕ لە شانازی بردەسەر. یەکێک لە پێشەنگەکانی خەباتی جەماوەری لە شاری سەردەشت بوو و هەر لەو کاتەوە وەکو فەرهەنگێکی وشیار و بە ئەزمون دەوری هەبوو لەوەی کە ڕێگە نەدات خەباتی جەماوەری لە شاری سەردەشت تووشی زەرەر و زیانی گیانی زۆر بێت. ساڵانی دواتریش ئەگەرچی ناچار بوو زەیدی خۆی سەردەشت بەجێبێڵێ، بەڵام هەرگیز ڕێبازی خۆی ون نەکرد. ئێمەش بەم بۆنەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی دەکەین لە هەموو ئەندامانی بنەماڵەکەی و خەڵکی شاری سەردەشتی خۆشەویست و خۆمان بە بەشداری خەمیان بزانین. زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە ڕۆژی هەینی 19 مانگی خاکەلێوەی 1401 هەتاوی دایە خورشید تۆزە دایکی هاوڕێی گیانبەخت کرد و ئەبوبەکر ئەحمەدی بەهۆی نەخۆشیەوە دڵە گەورەکەی لە لێدان کەوتوو بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. دایە خورشید کەسایەتیەکی ناسرا و خۆشەویست، دڵسۆز، مێهرەبان و جێگەی متمانەی خەڵکی شاری بۆکان بوو. هاوڕێ ئەبوبەکر کوڕی دایە خورشید لە ساڵی 1360 هەتاوی لە شەڕ لەگەڵ هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە نێو شاری سەقەست لەگەڵ دوو هاوڕێی دیکەی بەناوەکانی ناسر خەلیقی و محەممەد فەرەجزاد لە پێناو ئامانج و ڕێبازی پیرۆز و بەرزیان گیانی ئازیزیان بەخت کرد. دایە خورشید هەروەک هەموو دایکانی خۆڕاگر هەتا دوایین ساتەکانی ژیانی لەسەر ڕێبازی ڕۆڵەکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە دانەنواند و ئاواتی ڕووخانی ئەم ڕژیمە بوو. زۆر بەداخەوە ڕۆژی هەینی دایە خورشید دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان دەکات. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە
پڕ بە دڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دایە خورشید و هەموو خزم و دۆستانیان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی دایە خورشید و هەموو دایکانی شۆڕش بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە ڕۆژی دووشەممە 15 مانگی خاکەلێوە مەتین ئەبدەوی کوڕی یەکێک لە بنەماڵە خۆشەویست و ناسراوەکانی خەڵکی گەنگەچین لە شمالی کوردستان بەهۆی ڕووداوی هاتوچۆ کۆچی دوایی کرد. کاگمەتین گەنجێکی خوێندەوار و خۆشەویستی نێو کۆمەڵانی خەڵک بوو. هەروەها بنەماڵەکەشی بنەماڵێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی گوندی گەنگەچین و دەوروبەری ناوچەکە بوو. زۆر بەداخەوە ماوەیەک لەوە پێش لا ڕووداوی هاتوچۆدا لە شاری ورمێ بە توندی بریندار بوو و دوای چەندین ئەمەلیات لە تاران ورمێ نەیانتوانی گیانی نەجادەن و ڕۆژی دووشەممە 15 مانگی خاکەلێوە بۆ هەمیشە ماڵاوای لێکردی. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو بنەماڵەی ئەبدەوی و خەڵکی گوندی گەنگەچین دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یادی ئازیزی کاگمەتینی خۆشەویست بەخێر بێت. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەی ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و پەیام و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.